بەناوی خوای گەورە هاوڕێیان و خۆشەویستان بەڕێز بەخێر بن بە یەکێتر لە وانەکانی فێربوونی زمانی فارسی. کورتە چیرۆکی ئەمڕۆمان بەناوی پیاوی پیر، مرد فەقیر. بەلەوە دەست پێ بکەین کورتە چیرۆکە لەبیرتان نەچێت کەناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن و هەروەها زەنگۆڵەکە لێدەن با یوتیوب بە هەناردنی نۆتیفیکیشن ئێوە ئاگادار کاتەوە بۆ کورتە چیرۆکانەکە داینەنین و هەروەها ئێوە دەتوانن بە لێدانی سابسکرایب بەو ڤیدیۆ نهێنیانە کە دایدەنین لە کاناڵە دەتوانین سەریان بکەن. مرد فقیری بود که همسرش کرمی ساخت و آن را به یکی از بقالی‌های شهر می‌فروخت. آن زن کره ها را به صورت دایره‌های یک‌کیلویی می‌ساخت. مرد آن را به یکی از بقالی‌های شهر می‌فروخت و در مقابل مایحتاج خانه را می‌خرید. ئەڵێ پیاوێک هەژار هەبوو کە ژنەکەی کەرەی دروست دەکرد. مرد فەقیر پیاوی هەژار، هەمسەرش یعنی هاوسەرەکەی ژنەکەی کرمی ساخت، کەرەی دروست دەکرد و آن را به یکی از بقالی‌های شهر و ئەوی ئەدا بە یەکێ لە بەقالیەکانی شار می‌فروخت دەیفرۆشت. آن زن کەرەها را به صورت ئەو ژنە کەرەکە بە بازنەی 1 کیلویی درست دەکرد، 1 کیلویی می‌ساخت. مرد آن را به یکی از بقالی‌های شهر می‌فروخت. کام را دەیفرۆشت بە یەکێ لە بەقالیەکانی شار و در مقابل مایحتاج خانه را می‌خرید و لە بەرامبەریدا در مقابل مایحتاج پێداویستی خانه ماڵ را می‌خرید دەیکڕی، خریدن کڕی. روزی مرد بقال به اندازه کره‌ها شک کرد. ڕۆژێک بەقالیەکە گومانی لە قەپارەی پەرداخەکە کرد و تصمیم گرفت آنها را وزن کند و بڕیاریدا بیانکێشێت. روزی لە ڕۆژێکدا مرد بەقال پیاوی کە بەقالیەکەی بوو بێ ئەندازێ لە قەپارەی کەرەکان شک کرد، گومانی کرد و تصمیم گرفت و بڕیاریدا آنها را وزن کند، بیانکێشێت. هنگامی که آنها را وزن کرد لە کاتێکدا دەیکێشی ئەندازەی هەر کەرەیە 900 گرم بود. هەر گۆشەیەک 900 گرم بود. او از مرد فقیر عصبانی شد. ئەو لە پیاوی هەژارەکە تووڕە بوو، عصبانی تووڕە. و روز بعد به مرد فقیر گفت. ڕۆژی دواتر بە پیاوە فەقیرەکەی وت دیگر از تو کەرە نمیخرم، ئیتر لە تۆ کەرە ناکڕم، کەرە ناکڕم، کەرەی نمیخرم. تو کەرە را به عنوان 1 کیلو به من میفروختی در حالی که وزن آن 900 گرم است. تو کەرەکەت بە 1 کیلو فرۆشتووە بە من لە کاتێکدا کێشی هەر کام لە کەرەکان 900 گرمە، در حالی که لە کاتێکدا وزن آن 900 گرم است، کێشی ئەو کەرەکان 900 گرمە. مرد فقیر ناڕەحەت شد و سرش را پایین انداخت و گفت. پیاوە پیرەکە پێ دڵتەنگ بوو و سەری دابەزاند و وتی سرش را پایین دابەزاند و وتی و گفت ما وزنی ترازو نداریم، ئێمە ترازوی کێشانمان نییە و 1 کیلو شکر از شما خریدیم و 1 کیلو شکرمان لە ئێوە کڕی و آن 1 کیلو شکر را به عنوان وزن قرار میدادیم و ئەو 1 کیلو شکرمانە کردە کێشە، ئەو 1 کیلو شکریانە کردووەتە پێوان. خۆشەویستان بەڕێزان، هاتینە کۆتایی ئەم کورتە چیرۆکە. هیوادارم بەدڵتان بووێت. لەبیرتان نەچێت کاناڵەکەی خۆتان سابسکرایبی بکەن و بە هاوڵەکانتان نیشانی بدەن، زەنگۆڵەکە لێدەن بۆ ئەوەی کە یوتیوب ئاگادار بکاتەوە بە هەناردنی نۆتیفیکیشن ئەو ڤیدیۆ نوێیانە کە کاناڵ دایدەنین. هەمووتان بەخوای گەورە دەسپێرم. خۆتان لەگەڵ.